ئێرە بەنداوی دوکانە. ئەو بەنداوە یەکێکە لە گەورەترین سەرچاوی بەرەمهێنانی وزە و یەکێک لەو زنجیرە پرۆژە استراتیژیانەی کوردستان و عێراق و ناوچەکە کە بە گرنگ وەسف دەکرێت. ئەم بەنداوە دەکەوێتە باکووری خۆراوای شاری سلێمانی، بە ناوچەیەکی گرنگی سامانی نەتەوەی دادەنرێت لە ڕووی ئاو و کشت و کاڵ و بەرهەمی ماسی و سەرچاوی وزەی کارەبا و چەندین گرنگی تر. بەنداوەکەمان چەند دامەزراوەیەکە وەکو سپیلوای، وەکو بێڵماوس، وەکو فەتەحات دەرچەکانی ئاوی هەیە و چەند بەشێکی دابینکردنی پۆمپەکانی ئاو خواردنەوەی بەشێک لە قەزای دووکان. بەنداوی دووکان یەکێکە لە پرۆژە استراتیژیە گەورەکانی عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی و ئەم بەنداوانە زۆر جار لە هەموو جیهانە ڕوو لە سەرچاوە ئاویەکانەکەن بەنداو و لە سەرچاوە ئاویەکان دایمە لە مەناطقی نائین شوێنی دوورە دەستن تۆ حسابیەوە مەکە دوای چەند ساڵێک لە دروستکردنی ئەم بەنداوە دووکان بۆ بە قەزا. سەربازی ون ئەم جارە باس لە کۆمەڵێک کرێکار و ئەندازیاری یەکێک لە گەورەترین و گرنگترین پرۆژە استراتیژیەکانی کوردستان دەکات. ئەو مرۆڤانە وەک سەربازی ون لەژێر ڕووبار و ناو تونێلە هەستیارەکان بۆ پاراستنی ئەو بەنداوە کار دەکەن. ئێمە وەکو ستافی بەشی میکانیک و کارەبا بەیانیان کە دێنە ئێرە سعات 8:30 لە دوای 8:30 ئۆتۆمبیلمان هەیە، ئۆتۆمبیلی دابیکرا و ئەچینە خوارەوە بۆ بەشی مەسعەدمان هەیە، دا ئەبەزینە خوارەوە 100 مەتر بە مەسعەد بۆ خوارەوە ئەچینە ناو تونێڵەکان. سیانەمان هەیە، لێچوونی ئاومان هەیە لە چەند دەرچەیەکەوە ئەبێ کۆنتترۆل قیاساتی ئەو ئاوا لە بەشی هایدرۆلۆجی وەرەگیرێ بۆ ئەوی بزانن ڕۆژانە چەندێک زیاد و کەم ئەکا بەهۆی بەرزبوونەوەی ئاسی ئاو نزمبوونەوەی ئەو پەیوەندی بە بەشەکەی ئێمەوە نییە. وەکو بەشەکەی ئێمە سیانەی ئالیاتی کامێرەکانی میکانیشیە، ئەوەی وەکو پەمپەکان وەکو پێم وتی دابینکردنی پەمپەکانی ئاو خواردنەوەیە لەگەڵ سیانەی مەساعد بە هەمان شێوە ئیشەکە بۆ ئابادیان ئیش ناکە. هەم فەتەحاتمان هەیە، دەرچەکانی ئەو لای سەردەمان هەیە، ڕاستی لای چەپی سەردەمان هەیە، لای ڕاستی سەردەمان هەیە بەنداو، لای چەپی بەنداو چەند دەرچەیەکی ئاوی تایە لە کاتی پێویستیە بۆ بەردانەوەی ئاوەکان. ئەو دەرچانە ئەکەینەوە کە هەمووی پێکاتۆ لە چەند جێربۆکس و بەتەرپڵای ڤاڵڤی هەیە ئەکرێتەوە ئەم ڤاڵڤانە بە شێوەی جێربۆکس لەلایەن بۆردی کۆنتترۆلەوە. ئەم بۆردی کۆنتترۆلە لەلایەن چەند کەسانێکی تەکنیکیەوە سەرپەرشتیەکردن، چاودێریەکردن، ڕۆژانە ئەبێ هەمووی سیانە بکرێ، سیانەی پەمپەکان دەرچەکانی جێڕەکان کرێ، یعنی بڵێن جێڕی بەوا باد کرێ. بەچی ئەکرێ ئەمانە؟ بە چەورکردن، بە گریسکردن، بە پاکردنەوە، بە گۆڕینی چەند چبن و پەکن و ئەم شتانەمان پێویستە بێ. ئەم کارمەندانەی لێرەن بەڕاستی وەکو پۆلیسی ون، وەکو سەربازی ون، وەکو کارمەندانی زۆر تێکۆشەری ون لەلایەن سەر و خۆمانەوە نەبینراوە یا هاوڵاتیانەوە نەبینراوە ئەمانەی کە لێرن چی ئەکەن. ئەم پرۆژە استراتیژیانە بە بەردەوامی پێویستی بە معاینە هەیە، چۆن دکتۆر دائەنیشێت بە دیار نەخۆشیەکەوە خەریکە زەختی ئەگرێت، خەریکە فحوساتی بۆ ئەکات. ئەم ئەندازیار و کارمەندوانەی کە بە بەردەوامی بە دیار ئەم پرۆژە استراتیژیەوەن بە بەردەوامی خەریکن، نەک وەکو نەخۆشیەک، وەکو پرۆژەیەکی ساغی کۆنکریتی استراتیژی هەوڵێن ئیدامەی پێبن بۆ ئەوی زیاتر بمێنێتەوە. بەنداوی دووکانی ژێکەکەن و بەنداوانی تەمەنی وا بەرەو 65 ساڵ ئەڕوات. ئەمانەی کە لێرەن بە خێزان و ماڵیانەوە لێرە دانیشتون، بە زمانێکە هاتوون زۆربەی دابوو دەستگاکان لێرە نەبووە. ئەگەر قوتابخانەیەکە بوو بێ مستەوای شاری نەبووە، مامۆستاکان 1-2 ساڵێک لێرە بوون و ڕۆشتونەتەوە.
یعنی کەم کەس هەیە لێرە مناڵی بۆ پێگەیشت بێ مستەقبەلی خۆی و ماڵ و عیلەکەی فەوتانووە بۆ ئیدامەدان بەم بەنداوە بۆ خزمەتکردنی بۆ مراقەبەکردنی چونکە سیانەکردنی بەنداو وەکو بینایەک نییە بڵین سیانی پەنجەرەکە یەکەین دەرگاکە یەکەین مراقەبەکردنی بەنداوەکەیە لە ڕووی ئەو ئەچیزە تەحەسوسانەی کە هەیەە ئێمە وەکو بەشی میکانیک ڕاهاتوین لەسەر پاراستنی هەموو سیستەمی کارەبایی ناو تونێڵەکان ئەو تونێڵانەی کە ستافی پیاوانە ئاویەکان ئەچن لەوێ قیاسات وەرەگرن کۆنتترۆلی بەرزبوونەوەی ئاو نزمبوونەوەی ئاوەکەن ئێمە بەرپرسین لەوەی کە کارەبایان بۆ دابینەکەین هەوای ئۆکسسیجین ئەگەر کەم بێتەوانێ ئەوان لە مەترسیا ئەبن خۆیان شتی دابیکراویان لەلا هەیە بڕۆنەس بۆ قیاسکردنی ئاوی نزمبوونەوەی ئەو قیاسە تەنها بۆ ئەوەیە کە بزانن ئاسی ئاو لە چەند مەترایە پێویستە بیەن بە چەند دامەزراوەیەکی تر بۆ بەکارهێنانی تۆ بتوانین لە چه ئاسەکە کارەبا دروست بکەیت بۆ مەحەتە بۆ خەڵک هەموو تەمەنیان بۆ پاراستن و چاودێریە و بەنداوە تەرخان کردووە کە بە جۆرێک وەک کلیلی چارەسەری هەر مەترسی و گرفتێک لە بنچینە و دیواری ئەو بەنداوە هەژمار دەکرێن. بۆ سەلامەتی ئەم پرۆژەیە و خەڵکی سەر ڕێگا و ڕێڕەوی ئەو ئاوە شوێن پەنجەیان لە هەموو تونێل و کون و کەلەبەری ئەم بەنداوە دیارە لە پاراستن و چاودێری بەتایبەت لە کاتی بوومەلەرزە و لافاو دەچنە قوڵایی دەیان مەتر ژێر ئاوی بەنداوەکە. پرۆژە خۆی پرۆژەیەکی استراتیجیە لە ئاستی هەرێما لە هەمان کاتشا بەعودێکی سیادیشی هەیە ستافێک لێرە کە کارەکەن کۆمەڵی کارمەندی خاوەن تەجروبە خاوەن خێبرەی تەواو لە بواری ئیشەکەی خۆیانە من بۆ خۆم کە ماوەیە کە لێرە لەسەر وەختی سەرڕێژی بەنداوی دوکانە لەگەم یەکەم هەنگاوم یەکەم دەست بەکاربوونم داخلی ئەم فەرمانگەیە بووم لە توانا و لێهاتووی و ماندووبوونی ئەم ستافە کە لە دۆخێکی قەیرانی خراپی شابین ئەو کاتە کارمەندەکانیان فەرمانبەرەکانیان کە هەرێکیان بگری خاوەن تەجروبەیەکی تەواوە لەو بواری خۆیان لە شوێنێکی کارە ئیشەکە کە تەماسیان ڕاستەوخۆ لەگەڵ هاوڵاتیانیان نییە ئەگەر کەسێک وەکو جەنابتان یا وەکو ڕاپۆرتی لەسەری نەکریا خۆت سەردانیان نەکەی نازانی ئەمانە چەندێ ماندوون لە شوێنێکان ماندووبوونەکەی دەرناکەوێت لە هاوڵاتیان بە حەقەت هەر کەسی هەر تاکێکیان بگریت لە بوارەکەی خۆیان خاوەنی تەجروبە و خاوەنی خێبرەیەکی تەواوە بارخانێ ژێرخانێکی باگراوندێکی ئیداری و کاریگەڕی لە بوارە فەنێکی خۆیان هەیە. چەندین کاتژمێر لە ناو تونێلە تەنگ و مەترسیدارەکانی کار دەکەن. ئەو کارەش بە شێوەی تیم و هەرەوەزی ئەنجامی دەدەن بۆ لە ئامێزگرتنی بەنداوەکە. مەترسێ گشتیەکانی بەنداوی دوکان لەسەر کارمەندان زۆری ژاوەژاوی ناو تونێڵەکانە وە زۆری چاکسازیکردنە لە شوێنە قوڵەکانە لە ناو ژووری گەلەریمان هەیە لە ناو گەلەریە ئێمە ئیشەکەین کارمەندەکانمان بەڕاستی لەو شوێنانەیە بە پەیژەیەکە ئەچنە بە پێشێک ئەچنە خوارەوە تەنها 30 مەترە بەس بە شێوەیەکی شاقوڵی ئەچێتە خوارەوە بەس تەنها کە ئەچێتە ناو ئەو باڵدانەوە ئیشی پێکەن ژاوەژاوێکی زۆر لە دەوروبەریان هەیە بەهۆی بەرزبوونەوەی پەستانی ئاوێکی زۆر لە ناو بۆرێکانە زۆر احتیمالێک هەیە لەم حاڵەتەیە ئەم بۆرێ خوانە خواستە کونێکی تێ ببێ بتەقێ یان شەرتێک دەربچێ یان بۆ برینێک بشکێ یان چبنەیەک دەربچێ احتیمال لە ئەو کارمەندە تەواو ژیانێکەوێتە مەترسیەوە ئەمانەیە مەترسیەکانی سەربەندا و تەنها چونکە ئەو ئالیاتانە ئەو ئامێرانی کە بەکار هاتووە بە شێوەیەشی پەستان بەرز دروست کراون لە ژێر هەموو سەدەکەیان لە بنی بەحیرەیان یعنی تەنها ئەوەندە ئەو کارمەندانە کۆنتترۆلی خوشیان بۆ ناکرێت لە کاتی ژاوەژاوی ئیشکردن.
لە درێژەی کارەکەیان لەم ماوەیە بە بەردەوامی چاودێری دیوار و بربەستی بەنداوەکە دەکەن لە ڕێگەی ئامێرێکی تایبەت تا بزانن ئەو درز و کلێنانەی لە دیواری بەنداوەکە دروست دەبێت چۆنە و چەندە زیاد بۆ و مەترسیەکانی چین. لە کاتی هەستکردن بە مەترسی لەم درز و کلێنانە دەست دەکەن بە کردداری تەحسیە بۆ پڕکردنەوە و داخستنی ئەم درزانە. دوایەم هەنگاوە دەچنە قۆڵترین بەشی بەنداوەکە لە لای چەپی دەریاچەکە. ئەم بەشەش لە تونێلی تەسک و هەستیار پێکاتوە. لەم تونێلانە چەندین ئەرکی زەحمەت و مەترسیدار چاوەڕێیانە. ئێمە چەند داتاولۆگەرە کۆ دەکەینەوە لە ماگانە هەندێک ئیشمان هەیە ماگانە دوو جارۆی دەگرن هەندێکمانەیە یەک جارۆی دەگرن بۆ نمونە پیزۆمەتراتی دەرەوە پیزۆمەتراتی ناوەوە ماگانە دوو جارۆی دەگرین کراگمیتەر ماگانە دوو جار وەری دەگرین بەندۆلمانەیە ماگانە یەک جار وەری دەگرین بەڵام لە کاتی پێویستدا لە هەندێک حاڵەت لە کاتی حاڵەتی نەشیاودا ئێستا بۆ نمونە ئەم ساڵی ڕابردوو کە ڕێژەی بارانبارین زۆر بوو ئەو لە بەنداوی دوکان زیاد لە پێویست هەبوو ئێمە هەفتانە ئەو داتاولۆگەرانەمان کۆ کردێتەوە ئەو داتاولۆگەرانەی کە ئێمە کۆی دەکەینەوە بە شێوەی دیجیتالیش لە بەشی کۆنتترۆل لە کۆمپیوتەردا بە شێوەیەکی دیجیتالی خۆی خزنی دەکات ئەو ئێمەش کۆی دەکەینەوە هەم لە سزت لە هەم لەو کۆمپیوتەردا خزنی دەکەین هەڵی دەگری لە ساڵی 1990ەوە لەم بەنداوە کار دەکەین بە شەو بێ بە ڕۆژ لە خزمەت هاوڵاتیان داین لە بەشی میکانیک ئیش دەکەین لەو ماتۆڕانەی بنی سەدا بە شەو بێ بە ڕۆژ بێ ئێمە لە خزمەت هاوڵاتیانی خۆمان داین هەر کاتێ پێویستیان بە ئێمەدا تقریبی 86 مەتر لەژێر سەدەی داین کارەکەمان زەحمەتە ماتۆڕەکان لە سیانە مەعادەل دەبێت لە سیانەدا بن بۆ ڕێکانمان مەعادەل دەبێت لە سیانەدا بن لە خزمەت داین ئێمەش بە شەو بێ بە ڕۆژ هەست کاتی پێویستیان بە ئێمەدا بەنداوی دوکان تەبعەن بەشەکانی بەنداوی دوکان لە چەند بەشێکی هونەری پێک دێت کە سەلامەتی ئەم بەنداوەیان لە ئەستۆ گرتووە یەکێک لە بەشەکان بەشی ئەندازەی شارستانیە کە ئەم بەشە هەڵەستێت بە سیانەکردنی بەشەکانی بەنداو هەموو ئیشەکانی چاکردن سیانە لە ڕێگەی بەشی ئەندازەی شارستانیەوە دوای ئەوە بەشی ئامێرە سیارەکان دێت کە ئەم بەشەش بریتە لە چاودێریکردنی بەنداوەکە لە ڕێگەی ئەو ئامێرانەی کە جێگیر کراوە دوای ئەوەش بەشی هایدرۆلۆجیمان هەیە کە ئەم بەشەش هەڵەستێ بە بەشی هایدرۆلۆجی دوو بەشی سەرێکی بەشی وەرگرتنی داتای کەشناسیە و بەشی دووەمیشیان بەشی وەرگرتنی ئاستی ئاو و هاتنی ئاو ئەو ئاوەی کە لە دەرەچێک بە ئام مەقایسی ئاوی ڕۆژانەیە لەگەڵ بارودۆ کەشناسی ناوچەکە. لە کۆتا خاڵی تونێلی بەنداوەکە کە 120 مەتر لە ژێر ئاوی دەریاچەکەی و بە بەرزایی 6 مەتر ئاوی دەریاچەکە لەسەر سەری ئەم تیمانەیە کار دەکەن. ئەمەش گەورەترین مەترسیە و قوربانی دەوێت بۆ کارکردن لەم شوێنە تەنگ و ئەستەما. ڕاستە کارمەندمان هەیە چاوی چۆر بووە بەهۆی دەستی بڕاوەتەوە قاچی پەڕیوە بە زۆر لەژێر کاریگەری پستانی تەنها ئاوە بەس لەژێر تانی کاریگەری پستانی ئەوە ئەو حاڵەتی بەسەراتوە چونکە شوێنەکە مەترسیدارە. ئیشەکان تەمان زۆر زەحمەتی تێدایە بۆ نمونە ئێمە بەشی کارەبا و میکانیکمانەیە بەشی کارەبا هەتا ئەو ئێمە لە ناو دوو تونێڵی ڕێیسیمانەیە لەناو ئەم تونێڵانەدا تەبعەن ئەمە لەبەر ئەوەی ڕادەی شێ لەناو ئەم تونێڵانەدا زۆرە ئەم کارمەندانە کە ئەچنە ناو تونێڵانەوە مەترسی ئەوەی کارەبا هەیە و هەروەها دوو تونێڵی گەورەمانەیە کە بەدا ئەبەزیتە خوارەوە بۆ ناو تونێڵەکان ئەمانە هەموو جێی مەترسین جگە لە مەترسی بەشەکانی سیان و ئەمانەش هەمووی زەحمەتە لەگەڵ بەشەکانی خوارەوە کە قاسن بۆ وەرگرتنی لێچوو یعنی ئەو شوێنانەی کە ئاوی لێ دەچێت بۆ وەرگرتنی مەقایسی لێچووی دەیاسکەمە ئەم بەشانە بەشی بە ئامێر هەستیارەکان هەڵەستن بە وەرگرتنی لیکەیجی ئەو ڤینۆچانەی کە لە خوار بەنداوەکەن کە چەند سەد مەترێک ئەڕۆنە خوارەوە بۆ وەرگرتنی بە پەیژە ئەبێ بڕۆنە خوارەوە بۆ وەرگرتنی ئاوەکە ئەمانە هەمووی جێ مەترسین لە کاتێکداکردنەوەی ئەم دەرچەی ئێرە کە ئێستا سپیلوەیە
ئەمە هەمووی جێ مەترسیە چکە تۆ ئەم دەرگایانە پێویستی بە سیانایە لە ڕێگەی بەشی کارەبا و میکانیک و هەڵەستن بە چاکردنی زۆر بەشی خەلەلی میکانیکی بیاخت کارەبایی هەمووی جێ مەترسیە بەعام بەڵام ئێمە کارمەندەکان لەبەر ئەوەی هەل لە زووەوە لەم بەشانەدا کار دەکەن شارەزایەکی تەواویان هەیە لەم بەشانەدا. یەکێک لە کارەکانی تریان پشکنین و چاودێریکردنی بنچینە و بناخی بەنداوەکەیە لە ڕۆی جۆڵەی ستونی و جۆڵەی بنچینەی بەنداوەکە تا بزانە نەم بەنداوە چەند لە شوێنی خۆی جوڵاوە یان کێشە و گرفتی چییە. ئەم بەنداوە کە کاتی خۆی لەسەر زی بچووک دروستکراوە لە ساڵی 1954 دەستی پێکراوە لە ساڵی 1959 تەواو بووە. توانای گلدانەوەی ئەم ئەوەی هەیەکەوە ئێستا دەیبینین و ئەو ئاوەش لە پشتەوە هەیە توانای گلدانەوەی زیاتر لە 7 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. ئەم ئاوە کۆ دەکرێتەوە لە زستانان و لە بەهاراندا کۆ دەکرێتەوە دوایەوە لە هاوین و لە پاییزدا بەکاردیە و بۆ ئاودێری یەکەم مەبەست لە دروستکردنی بەنداوەکە کە دروستکراوە کاتی خۆی مەبەست ئاودێری بۆ دوای ئەوە بەکار هاتووە بۆ کارەباش بەکار هاتووە کە 5 کارەبامان هەیە و هەروەها سەروەتی ماسی و سیاحەت و ئاوی خواردنەوەش ئەمە شتە گرنگەکانی بەنداوەکەی دروستکراوە. دوای دروستکردنی هەموو بەنداوێک سێشت دێتە پێشەوە. یەکیان بریتە لە چاودێریکردنی بەنداوەکە لە ڕووی زانستی و بزانانی ئایا بەنداوەکەمان تا چەند سەلامەتە ئایا هیچ بەنداوەکەمان هیچ ترسێکی چکە بۆ خۆمان دەزانانی ئەم بەنداوەکە ئێمە ئێستا لێرەین چەندین ملیۆن کەس لە خواروی بەنداوەکەوەیە ئەگەر هەر خەلەلێک ڕوو بدا لەژێر چاودێری وردا نەبێ و خەلەلێک ڕوو بدا و بەنداوەکە شتێکی لێبێ ئەو خەڵکانەی لە خواروی بەنداوەکەون تووشی مەترسی یەکجار گەورە دەبن و ئەوەی لە پشتیشمانەوەی ئەوە پێوترێ بێڵ ماوسپیلۆی ئەوە شەر جۆرشکەی لە سپیلەوە بێڵ ماوسپیلوەیە ئەم بێڵ ماوسپیلوەیە ئەم ساڵ دوای 31 ساڵ بۆ جاری دووەم ئاوی پێدا تێپەڕی ئەوە بوو لە مانگی چوادە بیدایەتی مانگی چوادە ئاوی پێدا تێپەڕی تا تقریبا تا 9 مایەوە تقریبا نزیشی زیاتر لە 35 ڕۆژ ئاوی پێدا تێپەڕی پێشەوەی کە ئاوی پێدا تێپەڕی لەبەرەوەی کە 31 ساڵ بوو ئاوی پێدا تێپەڕ نەبوو بوو هەر خۆشمان کۆنتراکتێکمان هەبوو لەگەڵ کۆمپانیایەکی بیانیدا بە فرسەتمان زانی پێشەوەی ئاوی پێدا تێپەڕێ نزیک یعنی تقریبا بە هەفتەیەک پێشەوە خۆمان لێرەوە بە بەکارهێنانی کرێن چوینە ناو شەفتەکەەوە و ناو تونێڵەکە و لەوێ سەیری ناو شەفتەکەمان کرد و جوان پشکنینمان بۆ کرد بزانین ئایا هیچ شتێکەیە کە جێگەی مەترسی بێ پێشەوەی ئاوی پێدا تێپەڕێ جوان هەر هەمومان پشکنیوە ڕسم گیراوە و دۆکۆمنت کراوە و ریپۆرت نووسراوە لەسەری و هیچ کێشەیەکمان نەبوو ئەمە لە دیوی ئەپستریمەوەواتە بەشی بۆ حیرەکەەوە لە بەشی داونستریمەشەوە بەشی ڕووبارەکەشەوە بە هەمان شێوە لەوێشدا دابەزی نۆخوار و پشکنینی ناو تونێڵەکەمان کرد و دوایەوە کە ریپۆرتمانداکەوە هیچ کێشەی شتێدانێ و ئامادەیە بۆ شتێکەکەدە. لە کاتێک بوومە لەرزەیە ژووری کۆنتترۆلمان هەیە لەسەر سەردا ژووری کۆنتترۆل چەند جیاز چەند کۆمپیوتەرێک شاشەیەک دانراوە جیازی بوومە لەرزی بۆ خۆی لێە ڕێکتەرە خوێنێتەوە بە پێی چەند دەرەجە ڕۆژانە دقە بە سانیە بە سانێت دقە بە دقا تەسجیلەکە تۆمارەکە چەندێک بوومە لەرزە هەیە لەم زەویانەیە چەندێک ڕوئەیە لە ئاستەکانی قوڵاییە چەندێک ڕۆیە ڕۆژانە تۆماریەکە ئێمە بپێوە ئاگادارین کە چەندێک بوومە لەرزە هەیە لەسەر سەردا چەندێک ئەجوڵێت چەندێک سەر ئەیبینین لەسەر بەپێی تەختیتی هێڵکاری ڕختەر. ئەو برادەرانی کە لێرە خزمەت دەکەن بەڕاستی زۆربەی شوێنەکانیان 86 مەتر لەژێر زەویایە خطورەی چوونە سەر ئیشیان هەیە خطورەی مانەوەیان هەیە لەوێ غازاتی ناو نەفەقەکان لەگەڵ ئەوەشا بە بەردەوامی بۆ چونکە شەریکەیە گێت سەیفتی ئیڤالویشن بکە یعنی تەقیم سەلامەتە سەد یعنی نرخاندنی دروستی بەنداوەکە ئەمانە ئەبێت معلوماتەکانی چەند وەختە کە بە دیاریەوەن تەسلیمی ئەو کۆمپانیایەکەن لەسەر زانستەکانی ئەوان نەتوانن تەقیمی سەلامەتی سەدەکە بکەن. ئەم پیاوانە زۆر مەترسی و زەحمەتی ڕووی تێکردوون لە کارەکەیان بەتایبەت لە کاتی لافاو بوومە لەرزە لە کاتی بوومە لەرزە ئەرکیان قرس دەبێت و شەو و ڕۆژ دەبێت بە یەک بۆ ئەم کارمەندانە لە بەنداو.
بەحقەت ئەمان من کە سەردانم کردوون و لەگەڵیانە بەدوای چوون لەسەر ئیش و کارەکانیان کرد پێویستە جا بکرێنەوە لە کارمەند و لە فەرمانبەرایەتی فەرمانەکانی خزمەتگوزارەکانی تر ئەمان لە شوێنێکە کارەکەن کە لەوانێت لەگەڵ تیشکی ڕۆژە زۆر تەماسیان نەبێ لەژێر چەندین مەتر لەژێر بەنداوی دوکانە لەو شوێنانێک کە بۆیان دیاری کراوە پێویستە لە ڕووی ترسناکیەوە لە ڕووی دەرماڵی تایبەتەوە دەرماڵی تایبەتیان هەبێ پێویستە لە ڕووی تەندروستی شۆڕەچاویان بکرێمان بەحقەت من بەدوای چوون لەسەر کردو زۆربیان بە نەخۆشیەک لە نەخۆشیەکان نیسبەتێکی زۆریان تەمەنێکیان کردووە دوای خانشینی وەفاتەکەن پێویستە لێکۆڵینی لەسەر ئەمە بکرێ بۆی حساباتیان بۆ بکرێ ڕۆژانە ئەمان خۆڵایی لە شوێنی وا هەیە بەردەوام لە ناو ژاوەژاوی تۆڕباین و ناڵەناڵی ئەم تۆڕبایانی کارەبا ئیشەکەن لە قوڵایەکی زۆرە تەسیریان لەسەر لە حاڵەتی دەرونیشیان تەسیری هەیە یعنی بەردەوام ئەوان لە ناو ژاوەژا و لە پێویستە ئەمان خطوریان هەبێ لەو بابەتە و ئیمتیازاتی جیاوازتریشان هەبێ و تەقدیری زیاتریان بکرێ بە حقت ئەگەر بڵێن ئێمە وەکو بەرنامەکەتانڵێ بە حقت سەربازی ون ئەمان سەربازی ون. کارمەندەکانمان زۆر بەدڵ سۆزانەوە کارەکانیان ڕاپەڕێنن لە هەموو بەشەکانە کارمەندمان هەیە لێرە ماڵی لێرەیە لە سعات 12 شەوە هاتوۆتەوە لە سعایەکی شەوە هاتوۆتەوە تەنها بۆ تێزکردن و بۆ ناو بەنداو بۆ ئیشکردن هاتوۆتەوە ئاماژمان تەنها پاراستنی ئەم بەنداوەیە بە سەلامەتی لە هەموو ڕوویەکەوە نامانەوێت لە هیچ ڕوویەکەوە کەم و کورتی هەبێ ئەمانەوێت بە تەواوەتی بیپارێزین شەو ڕۆژ لە کارن لە خزمەتی هاوڵاتیانین لە خزمەتی ئیش و کارەکەمانە. ئەم بەنداوە بووە بە نزیکترین دۆستیەوە مرۆڤانە چونکە هەموو تەمەنیان لەم بەنداوە تەرخان کردووە بۆ لە باوەشگرتن و پاراستنی ئەو کارمەندە دڵسۆزانە شەڕ لەگەڵ مەرجی خۆیان لە پێناو دابینکردنی ئەو خزمەتە گەورەیە بە مرۆڤایەتی و پاراستنی پرۆژەیەک کە سەدان هەزار کەس ژیانیان پێوەی بەندەوە چ لە ڕووی خێروبێری یان لە کاتێک کە ئەم بەنداوە تووشی کێشە بێت ئەو پیاوانە ڕێگە لە گەورەترین زیان و کارەساتی ئەم بەنداوە دەگرن بە چاودێریکردنی. ئێمە وەکو ئیدارەی قایم قامێت ڕاستەوخۆ کۆنتاکتمان لەگەڵیان هەیە بەردەوام هەفتەی وا بۆ چەند ڕۆژێکات لێرە لە دۆخەکانە لەگەڵانە بەردەوام بووم و هاوکاری پشتیوانی تەواویشیانی جێی تەقدیریشە من ئەو دۆخەی قەیرانی دارایە کە هاتە سنووری هەرێمە ئەمان هیچ تاسیری نەکردەوەی ئیشەکەیشیان وا بوو لە ڕووی فەنیەوە ئەبێ تەواژدیان هەبێ ئەم پرۆژە وەکو وتم بەعدێکی سیادی هەیە پێویستە لە ئاستی بەغایشە کۆمەڵی گرفتی دەرماڵە و فەرمانبەران و کێشەی موچە ئەوانیشان هەیە حساباتی ئەوان جیاواز بێ بە حقەت ئەمان و مەحەڵی کارۆمایەکیش کە هەر کارمەندن و هەر کۆنتاکی تەوایان بە یەکەوە هەیە لە ئیشوکارەکەیانە هەمان معاناتیان هەیە وەزان بەرنامەشتان لەسەر کردوون پێشتر ئێمە شیری پشتیوانیانین و هاوکاریانین و لەگەڵ معانەتەکانیانین و تەقدیری ماندووبوون و ئیلاکیانەکەین کە لە ڕۆژانە لە ئەرکی خۆیاندا ئەرکێکی جیاوازە بینن جیاواز لە کارمەندوی فەرمانگەکانی تر بە سوپاسیانەکە و تەقدیریشانەکەین. ئەمە خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کەناڵ کوردستان 24 بۆ کارمەندانی بەنداوی بەڕێبەرایەتی بەنداوی دوکان پێشکەش ئەکرێ کە لە پای ماندووبوون و خزمەتکردنیان لەم بەنداوە کە هەوڵ و کۆشیی جیاواز لە کارمەندەکانی تر دەبەخشن بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم وڵاتە لەلایەن خۆمان و پێشکەشیانەکەین هیوادارم بەردەوام بن پیرۆستان بێ هەرچەندە بەشێکتان بەوەی هەستیاری کارەکەتانە و لەسەر کارەکانتان نەتانتوانی ئامادە بن بە ناوی خۆمانەوە پێشکەشە بە هەموو کارمەندانی بەڕێبەرایەتی بەنداو لە ڕێگەی جەنابەتەوە.